ئەمڕۆ لە چوارچێوەی پرۆژەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی و کوشتن بە بیانووی شەرەف کە کۆنسوڵخانەی ئەڵمانیای فیدراڵ پشتیوانی ئەکا و ڕێکخراوی CDO جێبەجێیەکە. ئەمڕۆ گروپی گەنجان چالاکیەکی نەوعیان پێشکەش کرد لە شاری سلێمانی. ئەم چالاکیە هەڵمەتی هۆشیاریە گەنجان خۆیان ئەیکەن و ئەم گروپەی گەنجانێکی خۆبەخشن کە لەم هەڵمەتەیە بەشداریان کردووە. بەڕاستی زۆر گەنجانێکی بەتوانان و جێگەی دەستخۆشیە. من وەکو گەنجێک لەناو ئەم کۆمەڵە خۆبەخشەیە زۆر خۆشحاڵم کە بە هاوکاری CDO ئەمانەوە هەڵمەتێک لە ناو شاری سلێمانیا بڵاوکەینەوانێ نەک شاری سلێمانی بڵکو بگرە لە هەموو کوردستانە ئەمانەوێت ئەمە بڵاوکەینەوە. اما رخرا بخشینی خوین جان لقی آکره به هفکاری دیگر رخرا و وار بو کاربار جنگهی رب برمت خوین بخشینه البنگه ساختمی بجیل خوینه بو نساخ طالسیمیه النخوشخانه گلان دابی مکین کو نساخه همه گاوی پتوی خوینه هيا ئەوڕۆ گەنجێکی نەحیا بجیل بەپارز دیت و باشداری وی هەڵمەتە خوین بەخشینی بکەین لە نەخۆشخانە بجیلێکە بۆ هاتی ئەنجامدن ئەم هەڵمەتە بۆ نەخۆشی تەلاسیمای لە نەخۆشخانەی ئاکری و دەوروبەر و دیارە و بانقا خوینی لە ئاکری پێتیوی بە خوینی هەیە. Era ti veti lei sofkey. Avaş ti sofkey. هەستان بڕێخستنە چالاکیە بەترمەکردن لەڤەرە مزوری باڵا بە بەشداریە پسپور و شارەزا و گەنجێت دەڤەرێ بۆ نیکردنەوە کەلتورێ بابوو باپیرە. اسوکی اندامک لرخرا و زباره داد کرنا و چالاکیه دا که بترمکرنا داره اما دو آمانجت سرکیت هی یا ایکی او کوام بشین کلتور باب با پیرانت خوب پری ببدین یا دوی او کوام بشین گنجت خوب فرکین کو برداوامی بدن وی کلتوره. هذا بيجرا. زونا حوجانيا. تو بيلاس كابينو باي.